ناوم مەریوان حەمەسای حەسەنم ناوە لە چاکسازی گەورانی سلێمانی و تەلەفۆنەکەم ئێمە پارەگەنا پێرارەگە هەر لە ڕووی ئەم کاناڵە بەڕێزەوە کاناڵی بەیان دەنگمان گەیان لە حکومەت و بەرپرسان و هەڵسان 3 مانگ ئیلاجیان کردین ئێمە نەخۆشی ڤایرۆزی جگەرمانەیە نەوعی COB بەڵام زۆربەمان سیە ئێتر لە ئەمە 2 ساڵەکە ئەو 2-3 مانگە ئیلاجیان کردوین دوای ئەوە ئێستا فحسی کراوینەتەوە چەند نەفرێک فحسیان کردو دووبارە هەیەی لەبەرەوەی نەخۆشیەکەمان درێژخایەنە نەخۆشیەکەمان نەخۆشی ڤایرۆزی جگەر درێژخایەنە ئێستا ئەوەتە نایەن بەهانامانەوەمە 2 ساڵە هەر کاتێکە ئەم کۆرۆنایە دەستی پێ کردووە تێن دوو قسەمان بۆ کەنەڵەن کاگیان ئێمە پارەمان نییە حکوومەتی عێراق پارەی نییە وەزارەتی تەندروستی پارەی نییە پارەمان نییە فحسان بکەینەوە پارەمان نییە ئیلاجتان بکەین بزانین شتێکتان بۆکەین بەرتان بین هەر کاتێک کۆرۆناکە نامێنێ دەنگەکەی کپەکەن و نایەن بە دەورمانە ئێستا ئێمەش بەڕاستی ئێمەش گیرمان خواردووە تەواو ئێمە بەڕاستی گیرمان خواردووە نازانین چی بکەین باری دەنونیمان تەواو نییە قەلەقین بێزارین لێمان دەرکەوتووە نەخۆشیەکە هەمانە قاچی ئاوساوە هەمانە ئەم ژێر سنگە بیلاتبی ئاوساوە وەزعی تەندروستیمان باش نییە جا ئێستا ئێمەمانەوێت لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزەوە کەناڵی پەیام بەشم دەنگمان بگا بەم بەرپرسانە و بێن بەهانامانەوە بە خاتی خوا بەشم شتێکمان بۆ بکەن زۆر مەمنونین دەست و خۆش بێخوا